دیداری نێوان بارزانی و مەزلوم عەبدی شتێکی زۆر ئاساییە لە سیاسەتدا. یعنی لە سیاسەتدا کۆمەڵێک کێشە هەن، ئەو کێشانە کاتێک بەڕێبازی سیاسی و ئابووری و سەربازی و ئەم جۆرە شتانە چارەسەر ناکرێن، چی ئەکەیەتەوە؟ ئەتۆ بە شێوازێکی دیپلۆماسی دادەنیشی ڕێک دەکەوی. کێشەکە لە دوو لایەندایە. لەوانە یەک ئەوە ئەتە وەکو ڕێککەوتنی ماڵی کوردی و ئەو قسە قۆڕانە ویانیش کۆنگرەی نەتەوەی کوردستانی لێک بدەیتەوە. لەلایەکی دیکەش کێشەکە ئەو جەیش و ئەو گاڕانە حیزبیە ویانیش ئەو کەسانەیە کە خۆیان بە حیزب هەڵبەساردووە لە حیزب هیچ تێنەگەشتونە، یەک پەرتووکی حیزبیان نەخوێندیتەوە، توانای خوێندنەوەشیان نیە، تاقەتیشیان نیە، ناشێنانی بیخوێنەوە، بەڵام ئەمانە لە ناچاری خۆیان بەو حیزب هەڵبەساردووە لە بۆ ئەوی دژایەتی حیزبی دیکە بکەن و ئەو حیزبەش ئەمانەی قبول کردووە. چونکە حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکی بەعاقلی خۆش ناوێ. حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکانێکی خۆش دەوێن کە جوێن بدەن، قێرە قێر بکەن، حەباست بکەن، لە هاوار بدەن، دەیگەی ئەمانەی خۆش دەوێت و ئەمانەی پێ باشن و ئەمانە بە نیشتیمان پەروەر دەزانێت، ئەمانە بە هاوڵاتی دەزانێت. کەسانی دیکە کە ڕەخنەگەر بن کە وەکو ئەوان بیر نەکەنەوە ئیترقامک لەسەر پرسیارەکان دابنێن، سەر و بنیشتەکان بخەنە ژێر پرسیار، ئەمانەی خۆش ناوێت. ئەمانە وەکو شەیتان و وەکو ئیترلادەر و وەکو کەسانێکی تێکەڵ و پێکەڵ و گوماناوی لە فڵان دەدەن. ئەنی بۆ نمونە هەر کەسێک لە پێشتر ڕۆژێک سلاوێکی لە پارکێ کردبێت لەلای ئەمانە خاینە، بەڵام ئەوڕۆکە مەزلوم عەبدی لەگەڵ ئەوەندا دەریشی شتێکی باشە و ناوی لێ دەکەن کۆنگرەی نەتەوەی. کێشەکە لەوانەدایە. ئایا ئەگەر ئەمن ئەو دیدارم کردبە چیتان پێدەگوتم؟ یعنی کێشەکە نەوەدایە وانە ئەتوانن بڵێن ئەوە کۆبوونەوەی دوولایەنی کوردە. من وای نابینم. من پێشتریش گوتومە پارتی دیموکراتی کوردستان تەزمیناتی دەوڵەتی تورکیایە، هەم لە عێراق هەم لە سووریادا. لە سووریا بێگومان لە ڕێگەی ئەنە کەسە، یعنی چ بڵێ مەزلوم عەبدی لەگەڵ ئەردۆغان کۆبوویتەوە، چ لەگەڵ مەسعود بارزانی کۆبوویتەوە، سەرچاوەکەیان یەکە. ئەمن پارتی دیموکراتی کوردستان بە نێوبژیوان ناناس. پارتی دیموکراتی کوردستان بەشێکە لە پرۆسەکە و بەشێکە لەو پرۆسەی کە باخچەلی ناوی لە ناوە ئاشتی جاری چارەسەری تیدانە پرۆسی ئاشتی لەوێشدا بارزانی بەشێک لەوەیە. بەڵام ئەو گاڕانە توڕاهاتە حیزبیە حەماسیە بەڕەلایەی سەر تۆڕەکانی کۆمەڵایەتی تا چ ڕادەیەک ئیتر بەخۆیاندا دەستنەوە تا ئێستاکە چۆن زمانەکانیان دەگەزنەوە، ئێستاکە ئایا پۆستەکانیان لە فێسبوک ڕەش دەکەنەوە یان ڕەش ناکەنەوە، پرسیارەکە لێرەدایە. کاتێکی خۆشڕووی سڵاو. دیداری نێوان بارزانی و مەزلوم عەبدی شتێکی زۆر ئاساییە لە سیاسەتدا. یعنی لە سیاسەتدا کۆمەڵێک کێشە هەن، ئەو کێشانە کاتێک بەڕێبازی